هەرسەبارەت بە بەرپەرشدانەوەی بڕیارە نادەستووریەکانی دادگای فیدراڵی بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵمانە بێ بەڕێز بەڵێن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵی مامۆستا بەڵێن شەو باش بەخێر بێ بۆ کوردستان 24 سەرەتا بالەوە دەست پێ بکەین وەکو حزبی زەحمەتکێشان و لایەنێکی سەرەکی لە هاوپەیمانی سەردەم قسەتان چییە لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە هەرێمی کوردستان ئایا ئەم بڕیارانە دەستورین ئایا مەترسیان هەیە لەسەر ئایندەی قوارەی دەستوری هەرێمی کوردستان ئەگەر ڕێگیریان لێ نەگیرێت؟ زۆر زۆر سپاس سڵاو بۆ بینەرانی کوردستان 24 ئێمە هاوپەیمانیەکەمان بە ناوی هاوپەیمانی هەرێمی کوردستانە نەک سەردەم لە نێوان ئێمە و حیزبی سۆشیالیست و حیزبی شیوعی کوردستان دیارە لەو ماوەیە بەداخەوە جەدەلێکی زۆر لەسەر سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدرالی لە میدیا و سۆشیال میدیا دروست بوو تا گەیشتە و ڕادەیە کە لە چوارچێوەی شرۆفەی بڕیارەکان دەرچوو زیاتر پەنا بردرا بۆ هەندێک مەسائل کە پێویستی نەدەکرد ئێمە دەبی لە ڕوانگەیەکی نیشتیمانیەوە لەسەر بنەمای دەستور شرۆڤەی بڕیارەکانی دادگای فیدرالی بکەین خۆی دادگای فیدرالی ئەمە سێ دەسەڵاتمان لە عێراقەیە یەکیان دەسەڵاتی تەشریعیە کە خۆی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەگرێتەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش پەرلەمانی کوردستانمان هەیە دەستگای دامەزراوەی حکوومەتمان هەیە دامەزراوەی دادگای فیدرالیمان هەیە دەسەڵاتەکانیان دیاری کراوە لە دەستور سەرنجەکە ئەوەیە ببوو ڕاشتەکردن بەڵام هیچ یاسایەک ڕێگە بە دادگای فیدراڵیەدات لە جیاتی مەجلیسی تەشریع دەستکاری یاسا دابنێ ئەمە جێگەی سەرنجە بەڵێ دێمە سەری بەپێی دەستور دەسەڵاتی دادگای فیدرالی تەنها یەکێک لە دەسەڵاتە سەرەکیەکانی ئەوەیە تەفسیری دەستوری بوونی یاساکان دەکە ئایا یاسا ئەو یاساری کە دەردەچن دەستورین یا دەستورین بۆ نمونە ئەگەرات و یاسایەک دەرچوو لەوانەیە بەندێکی یان دوو بەندی کێشەی لەسەرە سکالا دەستە بەردەم ئەو دادگای بە پشت بەستن بە بەرگە و مادەکانی دەستور لێکدانەوە بۆ ئەو بڕیارە دەکە ئایا دەستوریە یان دەستوری نییە فقط ئەوەندەیە زیاتر نییە ینی بۆی نییە نا یاسا تەشریعەکە نە پێشنیار یاسا بکە نا یاساش هەموار بکاتەوە سەبارەت بە نوقتەی یەکەم دوو خاڵی سەرەکی لەو بڕیارانەی دادگای فیدرالی هەیە یەکیان پەیوەندی بە شێوازی هەڵبژاردنەوە هەیە کە بڕیاری دەرکرێ بکرێت بە چوار بازنە ئەوتریش پەیوەندی بە پێکاتەکانەوەیە مافی پێکاتەکان لە چوارچێوەی هەڵبژاردن و دام و دەستگاکاندا ئەوە یەکەم لە عێراق ئەگەر تەمەشا بکەیت چەندی هەڵبژاردن کرایە هەڵبژاردننی یەکەم بە یەک باز عێراقم یەک باز نەبوو دواتر کرا هەژدەم حافەزە دواتر کرا سانتلیگۆ دواتر کرا بە هەشتا و نازانم چەند بازنە ئەوانە هیچ پەیوەندی بە دەسەڵاتەکانی دادوەریەوە نیە لە دوور و نزیک ئەوە پەرلەمان تەشریع دەکا یاسا بە شێوە هەڵبژاردن بە چ شێوەیەک بەڕێوە بچی باشەم پرسیار دەکەم دادگا هاتووە کە ئێمە یاسایەکمان لە پەرلەمانی کوردستان هەیە کە خولی دووە سێم و چارەم و پێنجەمی پێ هەڵبژاردننی پێوە کراوە کە کوردستانی کردووە بە یەک بازنە بە لیستی کراوە ئەو هاتووە کوردستان دەکاتە چار بازنەوە تەشریعە ئەو دەسەڵاتی ئەو نییە دەسەڵاتی تەشریعی نییە و بە ئیسناد بە پشت بەستن بە کام مادەی دەستوری یاسای پەرلەمانی کوردستان دەگۆڕی لە یەک بازنەی بۆ چار بازنەی وەڵاممان دەوێت لازمە دادگای فیدرالی ڕوونکردنەوە لەسەر ئەو مەسەلەیە بدات ڕوونکردنەوە بدات خۆ ئەگەر ئەو بڕیارەی دەری کردەوە ئیسناد لەسەر هەڵبژاردننی یەکەمی پەرلەمانی کوردستان دەکەنەوە دوو ئەو هەڵبژاردننی ئەو کاتی بە بڕیارێکی سیاسی بەرەی کوردستانی بووە کە فەراغەشی ئیداری هەرێمی کوردستان دروستکرا دروست بوو ئەو کاتی سەد بوو بەڵام دواتر پەرلەمان یاسای دەرکرد یاسای پەرلەمان بە قوترە لە بڕیارێکی سیاسی ئەگەر بۆ سارینەوە باشە کاک بەڵێن دووەمیان مەسەلەی پێکاتەکانە دووەمیان مەسەلەی پێکاتەکانە ئەوەش چوتە چوارچێوەی تەشریع لە دەستور مافی پێکاتەکان چەسپاوە
لە هەموو دامەزراوەکانی دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان لە عێراق هەتا ئێستا هەڵبژاردنە کە کراوە مافی پێکاتەکان بە پێی یاسای هەڵبژاردن بە کۆتا چارەسەر کراوە هەموو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکانیش ئەو مافەی دابین کردیە بۆ پێکاتەکان کەچی دادگای فیدرالی هاتووە بە قرارێک مافی پێکاتەکان کۆتایی پێدنی لە هەڵبژاردن کە ئەوە زۆر مەترسیدارە زۆر مەترسیدارە چونکە ئەم دەستە چارچێوەی تەشریع کە مافی نییە و هەم کێشەشی گەورە بۆ پێکاتەکان دروست دەکات لە هەرێمی کوردستان خۆ دەبایە ئەو مەسەلەی بە شەکلشکە چارەسەر بڕێین مەسەلەن بۆیان هەبوو برێن پێکاتەکان لە هەڵبژاردن پشت بە تەنها دەنگدانیان هەیە کە لە چوارچێوەی دەنگدانی ئەوان بی خەرشکە بۆی نەبی دەنجام بۆ ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر جێت لەم بێتن لە هەرێمی کوردستان ئێستا بە ڕۆژی ڕۆناک هەندێک لایانی سیاسی هەیە پشتگیری بڕیارەکانی ئەم دادگایە دەکەن بەڕای جەنابتان ئەگەر ڕێگیریان لێ نەگیرێتن یعنی نێلن وەکو خۆی جێبەجێ بێتن مەترسی لەسەر ئایندە یاخۆت قوارەی دەستوری هەرێمی کوردستان دروست دەکەن ئەم بڕیارانە ئەمە پێم وایە ئەو بڕیارانە کێشەی زۆری دەکەوتەوە بە تاکید ینی کێشەی گەورە بۆ هەرێمی کوردستان دروست دەکەن لە ئایندە چونکە ئەو بڕیارانەی کە دراون یەک لە دەرەوەی دەسەڵاتەکانی دادگای فیدرالە دوو نادەستورین ئەگەر دەستوری با ئێمە مەسەلەن ئێمە کێشەمان لەسەر ئەو بازنەکانی ئەگە بە یاسابی یاسایەک لە پەرلەمان دەرچی بە هەرێمی کوردستان بکاتە 50 بازنە کێشەمان نییە بەڵام ئەو تەدەخورە لابردنی تێگڕای کورسیەکانی کۆتا بەو شەکلە چارەسەری کێشەکەی نەکردووە خۆ ئەو سکالایە کە دەقدیمیش کراوە بۆ دادگای فیدرالی لەسەر ئەوەی نەبوو کە کورسیەکانی پێکاتەکان لابردرین ئەوان داوای تەوزیعیان کردیە تەوزیعی کورسیەکانی پێکاتەکان لەسەر بازنەکانی هەڵبژاردنیان لەسەر پارێزگاکانی هەرێم ئەوە دەکرات چارەسەر بکرێت چارەسەرەکەشی زۆر زەحمەت نەبوو بەداخەوە ئێستاکە ئەو سکالایەکە مەتنی سکالایەکە بریتینە لە لابردنی یازدە کورسیەکە مەتنی سکالایەکە بریتە لە تەوزیعی ئەو یازدە کورسیە بەسەر محافەزەکە یعنی دادگای فیدرالی مەتنەکەی وەرنەگرتووە هاتووە یازدە کورسەکەی بە یەک زار راداوە ئەوە کێشەیەکی گەورە بۆ پێکاتەکەن و پێکەوە ژیان دروست دەکاتن بەداخەوە کە ئەوە دەبایە زۆر باش دەبی لەو چوارچێوە مناقەشەکان قسە بکردن ینی مەسەلە ئەوە نییە لەگە دادگایەک لەگە دانانیە چوارچەوەی بەرژەوەندی نیشتیمانی لە چوارچێوەی بڕیارەکانی دادگا بە پشت بەستن بە مادەکانی دەستور زۆر باش بڵێن بانی هەر دام و دەستگاک لە عێراقا هەبێت لە هەر وڵاتێکی دیکەدا هۆکاریان کارەکانی بۆیە کە ئەو وڵاتە جوان بکات باشی بکات لە ڕووی پێکەوە ژیانەوە لە ڕووی ئابوووریەوە گرفتی سیاسی نهێڵێت ینی سەرنجەکەوەیە بۆچی دادگای فیدرالی ینی لە جگەی پەرلەمان بڕیارەیەات پێکەوە ژیان لە نێوان پێکاتەکانە نایاڵێ لە هەرێمی کوردستان ئەو تا پێکاتەکان سکاڵایان هەیە ناڕازین هەرێمی کوردستان بە هەمان شێوە کێشەکانی هەولێر و بەغداد بوونی بڕیارەکانی دادگای فیدرالیەوە قۆڵتر بوونەتەوە لێک تێگەشتێکی زۆر کەم هەیە لە نێوانیانە پێ دوانیە ئەمە لە چوارچێوەی بەرژەوەندی و ویستی وڵاتانی دەوروبەر بێت بۆیە ئاوای لێ هاتووە شتەکە خراپترێ بێت کۆمەڵک پرسیار دروست دەبی لەسەر ئەو بڕیارانە بە تاکید ئەو بڕیارانە کە وا دەخوێندرێتەوە کۆمەڵک پرسیار دروست دەکەوە کۆمەڵک گومان دروست دەکات لای هەموو لایەنە سیاسیەکان یعنی ئەگەر مەسەلەی کۆتاکان ئەگەر هاتبا بە شەکلە شتکە چارەسەر کرابە کە دەنگدەری کوردستان ئەوانەی کە لە چوارچێوەی ئەو پێکاتانەنا خەرشکە دەنگ نەداتن ئاسایی مەسەلەن مەسیحیەکان کە لە بایۆمەتریش ناویان نووسراوە مەسیحینە دەنجیان بۆ کورسیەکانی خۆیاندا بە خەرشکە نەچی دەنجیان لە باتی بداتن کە گرێشی زۆر لەسەر ئەو مەسەلەیە هەروە برات ڕووکمانەکان یعنی ئەو مەسەلەیە چارەسەری ئاسان بوو نەک بەو شەکلی ئێستاکە کە یعنی ئەوە دەستە قالبی تەشریع یعنی لابردن تەشریعە ئەگەر لادا دەبی ڕوونکردنەوە بدا دادگا لەسەر چ بنەمایەک بە پشت بەستن بە کام مادەی دەستوری پێکاتەکان مەحروم کران لە هەڵبژاردن و گەیشتن بە پەرلەمانی کوردستان ئەوە لە عێراق هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو حەقیان پێدراوە لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەو حەقیان پێدراوە دەبی شیان غەڵەت بی یان ئیمە غەڵەتە یان ئیما غەڵەتە
ئەگەر ئیوان دەستوریە دەبی ئیمەش دەستوری لەبەر ئەوە بەڕاستی ئەو مەسەلەیە کاک بەڵێن ئاکیت گومان هەر دەگریەوە کاک بەڵێن ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە لە بەیاننامەکەتان باسی ئەوەتان کردووە کە پێویستە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پاک و ڕۆم بێتن یەکێک لە هۆکارەکانی بەشداری نەکردنی پارتی دموکراتی کوردستانیش لە هەڵبژاردنەکان ئەم بابەتەیە کە دەسوەردان هەیە لە کاروباری کۆمیسیۆن هەڵبژاردنێکی پاک و بێگەر نییە ئێوە زانیاریتان هەیە کە دەسوەردان هەیە لە کۆمیسیۆن و هەڵبژاردنە یان ترستان لە هەڵبژاردن هەیە کە هەڵبژاردنێکی پاک نەبێتن مەسەلە ترس نییە مەسەلە ئەوەیە ئێستا کە گلەیەکی زۆر لەسەر دەنگدەر هەیە کە بە تایبەتیش ئەو هەڵبژاردنەی بۆ دوای لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و مووسڵ و ئەوانە کرا هەموو لایەنە سیاسەکان باسییان بازەوە دەکەن کە دەنگدەرێکی زۆر ڕۆژی هەڵبژاردن چوە پەنجەی نەخوێنرا پەنجەمۆری نەخوێنرێتەوە ئەوە دەبی کۆمیسیۆن بەڕاستی ئەو مەسەلەیە زۆر چارەسەر بکە ئەو کۆمیسیۆنە خۆی کەم هەڵبژاردننی دوم هەڵبژاردننی نییە ناکرێت ژمارەیەشی زۆری خەڵک بستە سەر سندوقی انتخابات و پەنجەمۆری نەخوێنرێتەوە یعنی ئەو مەسەلە بە چێ گەیشت تا ئێستا کە چارەسەر نەکرایە یعنی بە جێرەی لێکدانەوەکانی کە هەیە ئەوانەیە کە ئێستا بایۆمەتریان کردیە 2,700,000 کەسە ئەگەر لە 150 ئەوانە بستنە سەر دەنگدان دەکا ملیۆنە و هەندێک لێکمان دایەوە ئەگەر تەقسیمی 100 کورسی بکەین ڕێژەی کورسێک تقریبا 70,000 دەنگ دەردەچیتن باش ئەگە 50,000 کەس لە کوردستان پەنجەمۆری نەخوێنراوە دەکاتە 3 کورسی دەکات 3 کورسی ئەوە یعنی کاریگەری لەسەر پرۆسی سیاسی لە هەرێم دەبیتن یعنی خۆتان دەزان بۆ هەڵبژاردننی دەنگێک تەسیری هەیە زۆر باش لێبلاکردنەوەی کورسێک یەک دەنگ ئەگە ژمارەی زۆرنێ لەبەرەوە ئەوە بەرپرسیارەتی کۆمیسیۆنە دەبی زۆر باش ئەو مەسەلەیە چارەسەر بکە بەڕاستی ئێمە پێمان وایە ئەمە پێمان وایە ئەو مەسەلەشی نیشتیمانیە نەکرێتە من ملانەی بینی حزبەک و دوو حزب من داوا دەکەم هەموو لایەنە سیاسیەکان بێنە سەر مێزی گفتوگۆ چارەسەرێکی جددی بۆ ئەو مەسەلە بدۆزینەوە چونکو ناکرێت هەرێمی کوردستان بێ پەرلەمان دەبی هەڵبژاردن بکرێت و ئەو کێشانە چارەسەر بکرێن بێ چارەسەری ئەو کێشانە هەڵبژاردن ئاسان نییە بکرێتن بەبێ پارتی هەڵبژاردن دەکرێتن کاک بەڵێن بەڵێ بەبێ پارتی هەڵبژاردن دەکرێت جا من نمونەشی بۆ دینمەوە ئەگەر بە کورتی کاتی خۆی لە هەرێمی کورد لە پەرلەمانی کوردستان کێشە لەسەر یاسای هەڵبژاردن دروست بوو پەرلەمانی کوردستان نەیتوانی یاساکە هەموار کات لەبەرەوەی برادرانی یەکێتی و بەشێک لایەنەکان ڕازی نەبوون بەو یاسایە ئەو یاسایە کە هەڵبژاردنی پێدەکرێت ئەو بوو مجموعەت لایەنی سیاسی لە پەرلەمان کشانەوە پارتی یەکێتیمان ئیتفاقیان کرد پەرلەمانە تەمەنیان درێژ کردەوە لەبەرەوە یەکێتی لایەنەشی سەرەکی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراق ئیمکان هەیە بە بێوان بکرێت دوو ئەینی شت بۆ پارتیش وایە زۆر باشە دەست خۆش کاک بەڵێن سپاس کوردستان دەست خۆش کاک بەڵێن هەڵبژاردن ناکرێت پەیامەکەت گەیشت لە ڕووی عەمەلیەوە من دەڵێن لە ڕووی عەمەلیەوە بابێ دەستبەری هەڵبژاردن کرا سپاس بەداخەوە ئێمە دوو زۆنمان هەیە زۆنی زەرد و کەسک کە بەس کە ئەمە تا سەر ئێسقان دژی ئەو دوو زۆنەی تەواو دەست خۆش کاک بەڵێن سپاس کاک بەڵێن کاتمان هیچ نەما سپاس بۆ تۆ کە لە کۆپنهاگنەوە لەگەڵمان بەڵێ سپاس بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزب زەحمەتکێشان کوردستانی لە دانیمارک گەلمە بوو گەلێکی سپاس کەرەم کە ئەگەر کورتی کاک بەڵێن چ دەمێمە کوتایەکم هەیە سەبارەت بە وەزا داوا لەلایەنە سیاسیەکان دەکەم بە زووترینکان بێنە سەمێزی گفتوگۆتن بەشەرە چارەسەر بکەن دووش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بە زووترین کات بارە گوزەرانی خەڵک زۆر خراپە و تینێکی گەیشتە سەر ئێسقانیان تینیان گەیشتێ بەڕاستی سپاس کاک بەڵێن دەست خۆش وەزیرە دارایی حکوومەت هەرێما کوردستانی سەروێ مشارێ ئاخفتیە بزەڵالی دەست خۆش سپاس بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزب زەحمەتکێشان کوردستانێک و لە دانیمارکت گەلمە بووی گەلێک سپاس زۆر سپاس